لە دوای 29 ساڵی حکومڕانی کوردی سەرجەماوەتەکان و خەونەکانی تاک بە تاکی کورد بەهۆی نەبوونی ئیدارەیەکی بەهێز سەرجەمیان لە گۆڕنراون. ئێستا پاژنۆ کابینەی حکوومەت وێڕای پێشنەخستنی وڵات و دروست نەکردنی ئابوووریەکی بەهێز حکوومەت تاکەکارێک کە دەیتوانی شانازی پێوە بکات ئەویش پێدانی موچە بوو بە فەرمانبەرانی هەندەی نەماوە شانازیەش لە دەست بدات و دوای 2 مانگ لە پێنەدانی موچەکانیان مامۆستایەکی شاری هەولێر دەڵێت ئەگەر بەر لە جەژن موچەکانیان وەرنەگرن ئەستەمە لە کاتی بوونەوەی قوتابخانەکان بتوانن چاودێرێکی باشی تاقیکردنەوەکان ببن. بەداخەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمەوا لە کۆتاییەکانی مانجی 5 بەڵام تاکو ئێستا موچەی مانجیەکی 2020 وەرنەگیرە ئەمە زۆڵمێکە ئەمە غەدرێکی زۆر گەورەیە. حکوومەتی هەرێمی کوردستان دەرحەق بە مامۆستایانی کوردستان دەکات مامۆستا بە زجی بەتاڵ ناتوانێت ڕۆژانە ڕاوەستی و چاودێری تاقیکردنەوەکانی قوتابخانەکان بکات و لە هەمان کاتدا مامۆستا کێشەی ماڵەوەی هەیە کێشەی منداڵەکانی هەیە کێشەی بەهاتنی جەژنی ڕەمەزانی هەیە. گوزەرانی مامۆستایان زۆر خراپە چونکە من وەکو مامۆستایەک لە معاناتی مامۆستا دەزانم لەبەرەوەی من مامۆستام. لای خۆیانەوە ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ پێنەدانی موچەی فەرمانبەران بە شکستی کابینەی نۆی حکوومەت ناو دەبن و پاڵ پشتی خۆیان بۆ هەموو داوەڕەوەکانی مامۆسایان دووپات دەکەنەوە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان. ئێمە بەڵێ وەکو ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ هەم ئیدانەی دەکەین هەم ئیلانی دەکەن ئەم کارەی دوێنێکە دەسەڵات کردی لە دهۆک و هەم پاڵپشتی هەموو مافێکی مامۆسایان دەکەین پاڵپشتی هەموو داوای ڕەوایەکی مامۆسایان دەکەین کە لە هەر شوێنێک بکرێتن چکە بەڕاستی ئەمە حەقی مامۆستایە مافی مامۆستایە ناکرێ مامۆستا ئێستا وە خەریکە بەرەو جەژن دەچین بەڵام موچەی ساڵی نوێ وەرنەگرتووە موچەی ساڵ نوێ وەرنەگرتووە کە بەڕاستی ئەمە جێگای داخە حکومەت جگە لە بێ پلانی حکومەت و بێباچی حکومەت هیچ شتێکی تری لێ ناخوێنرێتەوە ئەمە جگە لە فەشەلی حکوومەت و حکومڕانی لە هەرێمی کوردستاندا هیچ شتێک لێ ناخرێتەوە. یعنی تۆ سەیری کە ئێستا لە هەر وڵاتێک لەسەر کوڕی ئەم زەویە تەماشا بکە کە دواکەوتوترین وڵات تا ئێستانێکە وەکو هەرێمی کوردستان موچەی ئەوە تاخیر نەبووە ئەوە دوانەکەوتووە. لەگەڵەوەی حکوومەت نەیتوانی کەمترین مافی موچە خۆران دابین بکات کە ئەویش موچەکانیانە سەرڕێەوە بەهێزی سەربازی ئەمنی بڵاو بە نەڕازایی خۆپیشاندانەکان دەدات و مامۆسایان ئازار دەدا. حکوومەت لە جێگای ئەوەی دام بە شکستی سیاسەتی خۆی دابنێت و مامۆسایان و فەرمانبەران بە ئاژاوەچی و دەستی دەرەکی ناو دەبات و هەر بەو هۆیشەوە چەندین کەسیان لێ دەستگیر دەکات وەک لە ڕووداوەکانی شاری دوهۆک دەبینران. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.